عالمی کەنەدای ئەولای سۆرە ناوی بە گوڵەشی سۆر پەلک. لەلە جەردەنەوە تاوانتوانم وەکو جاکشانی پڕمەوە لەسەری وەڵا وەکو جاکشانی. ئەمریکا کەنەدا، ئەمریکا کەنەدا، ئەمریکا کەنەدا. هەڵاوەتەنە پۆلیسوا هەیە زە شکلیشم باوەی دەچی والە دەچیکەوە بە خاچا خاتی دێتە ئەولاولە. ئەو خانیەش ئێستا حالیان نیوەی دەبی لە ئەمریکا بی، نیوەی دەبی لە کەنەدای بی. السلام عەلەیکوم، ئەحواڵی هەموو لا باشە. ئێرە ئەو پارکەیە، ئەوە تەمانە ئەو پارکە لە بینی حدودی ئەمریکا و کەنەدایە. بزان نیشاندەم ئەو حدودە، ئەو پارکەیە، ئەو شوێنەیەکەوە ئەمریکیەکان ئەوانەی کە کوردی خۆمان بە ڤیزی ئەمریکی گەشتیار بێنە ئەمریکا و دوایە لێرە دەپەڕنەوە. پارکەکە کەوتیتە سەر حدودی سنووری بینی ئەمریکا و کەنەدا. ئەولایە کەنەدایە، ئەولایەش ئەمریکایە. ئێستا من حالیەن لە نێوەڕاستی هەردووکانم 50 مەترێکم بگەمە حدودی ئێستا لە کەنەدا، ئەمە سایدی کەنەدا، ئەمە بگەمە سەر حدودی ئەمریکای. بەزەکو باسم کە ئێرە مشتەڕەکە، ئەو پارکە مشتەڕەکە. ئەوە سبەینە زووە سەعات 6 دەکرێتەوە، عەفەن 8 دەکرێتەوە. بەس ئێستا حالیان ساعت 7:30 تازە دەرخیان کردەوە، لۆیە کەسی نابینی لێرە. ئەجینا قەرەبارغا دەرێن خەڵک لەولای تائیرە دەکە و بەشێک لە ئەمریکایە بەشێک لە کەنەدایە. نازانم کووە، بەس بە پێتان نیشاندەم شوێنەکە. ئەو ئاوە لە بینی هەردووکان ساغە بۆ سبێنەی یەک تیشە تشتم لەبەرە. پارکێکی خۆش، پیس ئارک پارکی ببرن سەدەچمە و شوێنێکەوە قەوسەکە ناوتە عەلەمی کەنەدای. لەو بەری سیارە دێتن سەدەبێ چێک پۆینتی کەنەدی لەولایەبی، چێک پۆینتی ئەمریکی لەولایە. پارکەشی بێدەنگ کەسی لێ نییە. ئەمریکا بەخۆی، ئەمریکا و کەنەدا ئەو دوو وڵاتە درێژترین سنووری هەنەیە لە هەموو عالەم، یعنی زۆر درێژە سنوورەکەیان. کەنەدا لە ڕووی مەساحەوە لە ئەمریکا گەورەترە، چونکە ئەوەندا جەزیرەی گچکەی هەیە لە سلای سەرەوە. تەمان ژیانی لێ نییە بەرەوەی بەسەر جەزیرەکانی هەیە. ئەوەتەیە بەرەوەتە گەیشتمێ، ئەوەش دیارە وەکو دانیشتن سنتەرەکە نازانم چیە. ئەمەی شوان بۆی نییە، سبەینەی خۆشە دەرجێ ئەنجاممان دەنە جاویدا. لەلە جەردەنەوە ئەمریکا، کەنەدا لە ئەمریکا گەورەترە، بەڵام ئەمریکا لە ڕووی عەدەدەوە لە کەنەدای زیاترە. تقریباً بە تەخمینی هەتا 9,500 لەوی زیاترە. ئەمریکا عەدەد سوکانی تقریباً 100 ئەوە چێک پۆینتی کەنەدایە. لێ داخل بووم. ئێستا ئەمریکیەکانیش لەولایە، بەڵام لەبەر ئەوەی 50 مەتر تقریباً چەند مەترێک دەکشێنەوە پاش هەتا ئەوە تێ پیسفڵ ئارکەکە. ئەوێش چێک پۆینتی هەردووکانە. ئێستا من چم زانم زنێ بە پێیان بچمە وێندەرێ. هەلا كل حال باش پاسپۆرتم پێ ئینشاڵڵا ناتە مشکلە لێ. هەبینەوە سەر مۆزوعەکەی خۆمان. سەتا turn engine off on red lights. چ بکەم ئێستا من؟ یاڵا بچم منو بالمنو زە شکلیشم باوەی دەچی والە دەچیکەوە بە خاچا خاتی دێتە ئەولاولە.
يلا بقى بفرمو مزانم. يا الله يلا بناوت سمالي دي بقى مالي بي هشتا تاوام نكم. عدد سكان أمريكا 335 مليون. كندا موي يعني 30 مليون 36 مليون. كندا أوزان بقى كاليفورنيا جنابي أو يعني أو ليرة زور معروفة خلق إذا طبعا ليرة نابرتوا زين شو نشتري لابرتوا برام أو يعني تشيك بوينت أمريكا أو تشيك بوينتي كندا على عندنا جوانوات عالمي كنداش بقول راس عندي تيانا عالمي كنداي أو لا الصورة ناوي بقولش الصور بلك فحساب سوانا بشري خوالينيا يعني هو كوم جت بيرساوي كا لكردستان لا مزيد شوية قد سياقي إجازة سياقي نبيتن هلا خوتو ترزدت قريتن همو كسك اللي دبيتا مرور والله مستعمل ليرة ما اگر با خاصة خادمة ما فنزاكس اللي تيور يعني اللي تيور دقرا some brethren dwelling together in unity. Now to Peace Arc Park. هسه أو حدودي أو كان أمريكا أو تشيك بوينت دي كندا زوانا ما شغل الشري خويلينيا كوميدي شاب بس خوش زمان اللي رسمه شوفيني قد ناشي بريو حدودي أنا هذا جبين مزلو بيس آرك كده أمريكا قابلية حدود بي هنستعمل أمريكا وكندا أمريكا كندا أمريكا كندا أمريكا كندا أمريكا كندا أمريكا كندا ويا والله إذا خوش بيكيني بيدنا خلك عايش بالسعر إذا روحت أنت مش هيك مدكا أنا بخاف وش هو صار رشكانا سوانا. May these gates never be closed. سجي زوين يعني ها على أساس برمزي دركتشان كذيا أو دركي قد خفادنا بيدي كتري كورا لصار زار ورصتو تسارد open 100 years. يعني ونزيك ودوسات صالك رأيتو وحاليا من لأمريكا ما بشي أمريكا يدنجي ذاته أو أركيكيا ثاني سنة in commemoration of the life and works of 1857 Samuel Hill 1931 for this table erected by Washington Good Road Association 1936 was US border port of entry أركيكيا مزور معروفة أركا children of a common mother عموما من ذلك دايكة شي هاوبشين دايكة شي هاوبشين لولي ناقرن خلي بحرية خوي به أو خانيش هستا حاليا نيوي دبي لأمريكا بي نيوي دبي لكندا بي چونکە بەحسابی ئەوەی ئەگەر ئەوە حدودەکەیان بی دەبی ئەوە نیوە بە نیوە بی ئەو خەتەیە چییە سەوڵ دەکەم ئەو خەتە حدود بی یان نابی خەتە هەوە بی ئێستا ڕێک نیوەی هەردووکانە با بڕێن بێتامی نەکەین بە بێتامکردن باش نییە ئیتر بەم شێوەیە با بڕۆینەوە زۆری نەخایانی ئەوە قیتار لە بین ئەمریکا و کەنەدا دەپەڕتەوە بەبێ ئەوم نەزانێت دانە قەتارێرە
ونفراتشة كندا لأبو أمريكا، أمريكا لو كندا. يلا نو بروبلم. مساج عرب معنا بدي أقول نو بروبلم. peaceful arc peace arch لا هي peaceful peace arch park. مثلا نشتري رسومات شبكة خراب نية لا يتعكسن لا حدودي بتن إلى صورة مو نضرب بغادا. هري هات ئەو ماڵانەیە زیاتر لەو بەشەی سایدی ئەولایە خەڕی دەپەڕیتەوە. برادەرم دەگوت ئەو ماڵەیە نیە عنوانی زۆرترین ئەوەی هەیە، هەر تاکسی دوێ نەفەریدا دەنێوتە پەرتەوە. سەگ لە خۆیان هاتووە دەکەن. جوانە کۆتایی پێبینین هەر بەدەم ڕێگاوە وێنەگرتن. هەندێک شکل و مکرە نازانە بوزە موزەنە نازانێتە چیەوە لێرە بەڵکو بە هەمووی دارە مەستیکانە تاوانتوانە وەکو جاکشانی پڕمەوە لەسەری وەڵا وەکو جاکشانی. ئەمە لێرە بۆ پارکی کەس ناوێری بێتن لەبەرەوەی زۆر کەشفە ئەو حدوودە. وەڵا لێ نەخۆ سبێنەچی وازوو بەخوا کەسی لێ نییە، یەک بەشەری لێ نییە نە پۆلیس ناوە. بەڵامیتان نازانم منەوە ڕۆحیەتەم هەبوو کە بەبێ ترس هاتم هەر کەسێکە بیوێتن بێتن ترسی جیرانی هەبیتن یان لەو پەنایە زۆر ئەوەیە زۆر سڵترە ئێرە بە ناوێدا بڕوە نازانم. ئای خۆ ئەوەیان حدودە تەبعاً وەکو باسمان کرد. مش دەمویست بچم سیارە لەوێن دەڕاگرم. وەڵاوە تەنە پۆلیس وا هەیە بەڵامایە لەوێن دەرە ناو سیارەیە نازانم. سەماعات کەس بەو ڤیدیۆی هەر نەخرێتێتن بڵێ کەسی لێ نەبوو با خۆمان لێ دەدەین. ئەوە مسبێنە زوو هاتیمە سەعات 7:30 هێشتا نەخێر بەشکرایە نەشەڕ. یەکەم سیارە بۆ من هاتمە ژۆرێ لە پاشۆی کابرا هیندی بۆ وابزانە سیخ دەرکێک کردەوە. بەڵام بازەکان دەوریات هەیە دەڕاتن دێتن. حدودە بینەوە حدودی ئەمریکا و کەنەدا و هایە بەبێ یعنی سانسۆرەکی وا توندی نییە لەبەرەوەی کەنەدا وەزعی باشە اقتصادی بەخوەتە خەڵکەکەی خۆش دەژین بە مقارنە لەگەر مەکسیک حدودەکەی هەمووی چڕ و پڕ و توندە. ئەو توندیە لێرە دەبینەوە لە حدودی کە لێرە نابینەوە لە حدودی لە مەکسیک دەبینیەوە هەمووی سیاج و لە فران و شتە لێرە نابینیەوە. ئەوەش سیارەکە بیویک ئەمریکی
تا فيديو الشهر شاد بن ملا عليك وتني شير ما كان لايك ما كان اشتانسيه الخوش من كاتش خوش